خۆی لە ڕاستە لە دوو ڕەهەندەوە ئەو هەوڵێکی گرنگە. هەوڵ یەکەمیان ئەوەیە کە ئەم هەوڵە لە دەرەوەی کوردستان و لە دەرەوەی ناوچەکەش لە ڕاستە هەیە کە لە کۆمەڵێک ئەکادیمی میسر و لیژنەیەکی تایبەتیان دروست کردووە بە تایبەت بە ئازادکردنی بەڕێزەوەجەلان. ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە. دووەم گرنگی ئەوەیە کە لە ڕاستە ینی تا ڕادەیەک ئەم گوتارە و ئەم هەوڵە بەرژەستەکەری گوتار و ئایدیا و بیرروبۆچوونی بە ڕێز عەبدوڵڵاهۆجەلانە، چونکە لە ڕاستە پەیامەکانی ئەو چەندێک پەیامە، چەندێک گوتارە بۆ ئازادی ئینسانی کورد و نەتەوەی کوردەوەندەش پەیامە هەوڵا بۆ ئازادکردنی کۆی نەتەوەکانی ئەم ناوچەیە بە تایبەتی و دنیاش بەگشتی. بۆیە لە ڕاستە من زۆر بە شانازیەوە کە ینی بەشداریم کرد لەو کەمپینەیە و ئیمزاشم کرد و ئەمە بەلای منەوە مەسلەیەکی ڕەمزی زۆر گرنگە. خۆی لە ڕاستە بێ ینی بۆ تێگەیشتن لە گرنگی ئازادبوونی بەڕێزەوەجەلان لە جەوهەر و گەوهەری دەوڵەتی تورکی تێبگەین. ببیرمان نەچێت دەوڵەتی تورکیا لەسەر ئەساسی نەتەوە دروست بووە، دەوڵەتێکە ناونراوە تورکیا لە کاتێکە ئەوەی کە پێوترێت جوگرافیای تورکیا، ینی پڕێتی لە نەتەوەی تر و لەسەر و هەمویانە و نەتەوەی کورد. بۆیە ئەساسەن ینی ئەم دەوڵەتە ئەکرێ بڵین لەسەر ئەساسی دروستکردنی نەیار، دروستکردنی دوژمن دروستکراوەی شەر دوژمنەکانیش لە بەرامبەر دەوڵەت ئەوەی کە پێوتە دەوڵەتی تورکیا بریتە لە کورد. لە کاتێکە ینی دەستگیرکردنی بەڕێزەوەجەلان لە ڕاستە پەیوەندی بەوە هەیە کە ئەو دژی گوتاری دروستکردنی دوژمنە، ینی ئەگەر بیاگەمان لەوە بێت کە گوتاری بەڕێزەوەجەلان لە ڕاستە بۆ پێکەوە ژیانە، بۆ دروستکردنی ئاشتیە لە بینی کۆی نەتەوەکانە لە زمین لە ناویشیانە نەتەوەی تورک، نەتەوەی عەرەب، نەتەوەی سریان، نەتەوەی تورکمان، نەتەوەی کورد. بۆیە لە ڕاستە ئەکرێ بڵین دەستگیرکردن و بەندکردنی بەڕێزەوەجەلان بریتە لە بەندکردنی پێکەوە ژیان، بەندکردنی ئازادی و بەندکردنی پێشکەوتنی ئەم ناوچەیە هەتا بە دەوڵەتی تورکیاشەوە. لە ڕاستە یەکێک لە هۆکارەکانی شکستی دەوڵەتی تورکیا بیاگەمان لەوە بێ ئەوەی کە ئێستا ئەردۆغانیزم بە هاوکاری مەهەپا لە تورکیای ئەنجامی ئەدا چەندێک دژی کووردە لە ڕاستە ئەوەندەش دژی تورکە. بیرمان نەچێ ئێستا وەزعی ئابووری بەهۆی سیاستە خراپ و شۆڤێنیەکانی ئەردۆغان و مەهەپەوە لە ڕاستە لە دۆخێکی زۆر خراپایە. بۆیە لە ڕاستە ئازادکردنی یان هەوڵدان بۆ ئازادکردنی بەڕێزەوەجەلان لە ڕاستە هەوڵدانە بۆ ئازادکردنی ئازادی و بۆ ئازادکردنی پێکەوە ژیان بۆ دروستکردنی ئاشتی لە منتیقەیە. بۆیە من ئەو هەوڵا زۆر بە گرنگە بینم کە 99 بەڕێزەوەجەلان ئازاد دەکرێت. ئەو لەحزەیە ئازاد دەکرێت کە پەکەکە بڕیاری ئاگربەستەیە، یان بێ لە ڕاستە لەم مەسجدە تێبگەین. ئەوان پیان خۆش نییە کە پەکەکە ئاشتی خواز بێ، پیان خۆش نییە کە ئاگربەست ڕاگەیەنێ. ئەوان چکە لەسەر ینی دەوڵەتی تورکیا لەسەر ئەساسی دژایەتی گردنی پەکەکە و کورد بوون ئەژی، بەڵام کاتێکە کورد بوون و نوێنەرایەتی کورد لە تورکیایە جەخت لە پێکەوە ژیان و جەخت لە ئاگربەست و جەخت لە ئاشتیەکاتەوە لە ڕاستە ئەمە بێتە هۆی لاوازکردنی بنیادەکانی دەوڵەتی تورکیا و بە تایبەتی دەوڵەتی قوڵ لە تورکیایە. بۆیە لە ڕاستە ئازادکردنی ئەو ئێستا زۆر کاریگەری ئەبێت لەسەر دروستکردنی ئاشتی و پێکەوە ژیان لە منتیقەیە بە تایبەتی لەو ڕۆوە کە بەڕێزەوەجەلان کاریزمایەکی زۆر سەیری هەیە، ینی زۆر بە ئاسانی دەتوانێت بۆ نمونە کۆی نەتەوەی کورد یان بەشێکی زۆری نەتەوەی کورد و نەتەوەکانی ناوچەکەش لە ڕاستە ئاراستە بکاتەوە. بیر بێ لە چەند ساڵی ڕابردووە کاتێکە هەموو زیندانیانی کورد لە تورکیایە مانیان گرت بە هیچ شێوەیەک و بە هیچ وەسیلەیەکی تونوتیژ و ئاشتیانە دەوڵەتی تورکیا نەیتوانی مانگرتوانی کورد لە زیندانەکانی تورکیای کۆتای پێبێنێ. بەڵام بەڕێزەوەجەلان بە تەنها مەسجێک و بە تەنها جوملەیەک توانی کۆتایی بەم مانگرتانە بێنێ. بۆیە لە ڕاستە ئاکرێ بڵین لەبەرەوەی کە ئەو پیاوە کاریزمایەکی زۆر گەورەی هەیە و لە ناخیشیا کەسێکی زۆر ئاشتی خوازە و بە شێوەیەکی ڕاستەقینە باوەڕی بە پێکەوە ژیانی نێوان کورد و کوردەیە، بە هەمان شێوە با باوەڕی بە پێکەوە ژیانی کورد و نەتەوەکانی تریشەیە. بۆیە پێم وایە ئازادکردنی ئەو لە ڕاستە سەرەتای قۆناغێکی تازەیە و ئەکرێت بێتە هەوێنی پێکەوە ژیان و ئاشتی لە ناوچەکەیە بەگشتی. سەرکە ینی تۆ ئەگەر بۆ نمونە دۆستی وەجەلانیش نەبیت، بۆ نمونە کێشەی فکری و بیر و ڕای سیاسیش لەگەڵ ئەفکاری ئەوە نەیەتەوە، بەڵام لە ڕاستە لەو پانتایەیە تۆ ئەبێ لەگەڵ ئازادکردنی بەڕێزەوەجەلان نابی. بۆچی؟ چونکە لە ڕاستە ئەمە یعنی هەمووەکو ئینسانێکی کوردە بێ لەگەڵ ئەم مەسەلەیە بیکەم پیاوە بەستەم و بە شێوەیەکی زۆر نادادیانە زیندانی کراوە
و لە هەمان کاتیشا ینی ئازادکردنیان پیاوە و وتمانە بێتە سەرەتایی دروستکردنی پێکەوە ژیان و ئاشتی کە ئەمە مەسلەیەکە زۆر گرنگە بۆ ئینسانی کورد بۆچی چکە ئێمە وەکو کورد لە ڕاستیە بمانێ و نەمانەوە لە ئێستاە ڕاستە حزۆرمان هەیە و بە شێوەیەکی ڕاستەقینە تا ڕادەیەک بە تایبەتی لە باکووری کوردستان و لە ڕۆژاوی کوردستان ئێمە هاتوونێتە ناو مێژووە بەڵام لە ڕاستیە ئێمە لە جەوهەرمانە حەزمان بە ئاشتیە و لە هەمان کاتی شاکرێ بڵین لە ڕووی سەربازیەوە و لە ڕووی ژمارەشەوە لە ڕاستیا توانایی ڕوبەر ڕەنگە وەکو پێویست توانای ڕوبەڕووبوونەوەی هێزەی وەکو ناتۆمان نەبێ بۆیە ئاشتی لە مەسلحەتی ئینسانی کووردە لە مەسلحەتی ڕۆشنبیر و ئەکادیمیسیۆنی کووردە بۆیە بێ ئەگەر لە پێنا ئەومە شابێ لە پێناو تحقیقی مەساڵحی کورد و ناوچەکە شابێ لە ڕاستیا بێ ئێمە زۆر بە گەرمی بەشداری بکەین لە پرۆسەی بە ئازادکردنی بەڕێز و ژەرانە.